سڵاتان لێبێ ئەم کاتتان باش بینەرانی بەڕێزی خۆشەویست بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. کاردانە و لێکۆتەکانی سەردانی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان بە لایەنە سیاسیەکان لە سلێمانی بەردەوامە و لە یەکەم خاڵیشدا کۆتایی بەو چەق بەستووە سیاسیینە کە ماوەیەکی زۆر لە نێوان لایەنەکاندا دروست بوو. بە جۆرێک ئێستا کەشەکە بە شێوەیەکە کە خوێنێکی سیاسی تازە بە پرۆسی سیاسی هەرێمی کوردستاندا گوزەر دەکات. بە شێوەیەکی تر تەنانەت کۆدەنگی و یەکدەنگەکە بە شێوەیەکە کە تەواوی لایەنەکانی دەرەوەیەکەتی و پارتی و حیزبەکانی ئۆپۆزیسیۆن ئامادەی ئەم یەکریزی و یەکدەنگیان لە پێناو تێپەڕاندنی کێشەکان کە ئەمەش بۆ خۆی خاڵێکی گرنگ و جەوهریە لە گۆڕانی سیاسی لە دۆخی ئێستادا. ئەوەی کە زانیاری نافەرمی بێ و لە هەندێک سەرچاوە وەرمگرتووە کە چوونی ئەمیداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستانیشە لەسەر بنەمای یەکریزی و یەکدەنگی لایەنە کوردیەکان بووە بۆ پیشاندانی ڕوئیای هەرێم بەرامبەر بە بەغدا. پرسیارەکە ئەوەیە چۆن ئەوەی لە ناوەڕۆکی کۆبوونەوەکان گوزەرە تەرجەمەی ئەمری واقع دەکرێت. ئایا بە تەنها یەکێتی و پارتی بەرپرسە لەمە و گرنتی چییە بۆ ئەوەی کە نەگەڕێنەوە بۆ خاڵی یەکەم و چوارچەوەی یەکەم؟ ئایا داهاتوو وەڵامدارەوەی خواستەکانی ئێستای هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەبێت؟ هەموو ئەمانە دەکەمەوە وەرێک و وەڵامی زیاتر لە میوانەکەم بەڕێز چلانە نەسرەدین کادری پێشکەوتی پارتی دیموکراتی کوردستان وەردەگرم. خات و چلانە بەخێر بێ. سپاس بۆ ئەم دەرفەتە. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی بەڕێستان. زۆر سپاس. ئەگە پرسیارەکە هەر بۆ شێوەیە بیکەم تا ئەم دەقەیەش کە گفتوگۆ لەگەڵ بەڕێستا ئەەکەم کاردانەوەی و لێکەوتەکانی سەردانی سەرۆکی هەرێم بۆ لای لایەنەکان بەردەوامە. لە دوای ئەم سەردانە پێ دوایە دۆخی سیاسی هەرێم گۆڕاوە، یعنی گۆڕانکاریی هەستپێکرایی وە ڕوویداوە کە جێگەی دڵخۆشی ئەوە بێت. ئەو بەستەڵەکە سیاسی کە دروست بوو دەتوانین بە تەواوەتی بڵێن کە نەماوە تواوەتەوە؟ بەڵێ. بەڕێز نەچیروان بارزانی وەک سەرۆکی هەرێمی کوردستان هەموو کاتێک هەوڵێکی جدی داوە بۆ کۆکردنەوەی لایەنەکان لە ژێر یەک چەتردا. زۆر لە میدیاکانەوە لە تەلاری سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە ئەو کۆبوونەوانەمان بینی کە لەسەر دەستی بەڕێز نەچیروان بارزانی ئەنجام دران. توانی ئەو ناکۆکیانە بگەێنێتە خاڵێکی سفر بەرەو سفریان ببات و خاڵە هاوبەشەکانیش زیاد بکات. لێرەدا دەتوانم بڵێم ئەم کۆبوونەوانە و ئەم لێک تێگەیشتنە لە خاڵی هاوبەشەکان زیاتر بوو لە نێوان لایەنەکاندا بۆیە توانی درێژە بە سەردانەکەی بدات بۆ پارێزگای سلێمانی. خۆی لە خۆیدا سەردانیکردنی بەڕێز نێچیروان بارزانی دەستپێشخەریەکی باش بوو بۆ لایەنەکان و بۆ ئەو ناکۆکیەی کە ئەو بەستەڵەکەی کە هەبوو لە نێوان میدیاکانی حیزبەکاندا و ئەو ناکۆکی و گرژی و ئاڵۆزەی کە هەیە. ئەمە لە تەلاری سەرۆکایەتی هەرێمی کوردستاندا توانرا ئەو ئامرازانەی کە ئەو بەستەڵەکانەی پێدەشکێنرێت بدۆزرێتەوە و ئەو بەستەڵەکە نەمێنێت. باشە. کەواتە ئەوەی کە لە مەهام و تەوەری کۆبوونەوەکان گوزەراوە خۆی بەڕێزت ئاماژەت پێ کە دەرچێکی باش بوو بۆ ڕزگارکردنی دۆخی سیاسی هەرێم. بە دیاریکراوی باوادرەکانی لەسەر پرۆسی سیاسی ئێستا دەرکەوتووە و یعنی دەتوانین بڵێ متمانەی دروست کرد لە نێوانی کەتی و پارتی؟ بە دڵنیاییەوە بینینی جەنابی سەرۆک کاک نەچیروان بارزانی بینینی ئەو قیادیەکان و بەرپرسە باڵاکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لێرە توانی ئەو ناکۆکیانە کەمتر بکاتەوە و توانی کە ئەو ناخۆشیانەی کە هەیە کۆتایی پێبێنێت. بەڵێ. باشە. کەواتە لە دوای ئەم کۆبوونانە ئێستا نەخشە ڕێگایەکەی بۆ چارەسەرکردنی گرفتەکان و لە قاڵبدانێن و ئێستا چۆنەڵێ عنی کەوتوتە سەر سکەی خۆی. ئەرکی یەکێتی و پارتی لە دوای ئەم کۆبوونەوانە چی عنی گرنگ لە هەر کۆبوونەوەیەک عیبرەت لە جێبەجێکردنی ناوەڕۆکی کۆبوونەوەکاندایە. کەواتە پارتی یەکێتی دەبێت چی بکەن بۆ ئەوەی کە ناوەڕۆکی کۆبوونەکان و خۆی لە سەر ژیانی خەڵک ڕنگ بداتەوە؟ طبعی لە دوای ئەو سەردانە کوردستان بەرەو کەنارێکی ئارام ڕۆشت. دەتوانم بڵێم
ئەرکی هەموو لایەنەکانە نەک تەنها پارتی دیموکراتی کوردستان کە ئەو بەرپرساریەتی لەسەرشان بێ بەڵام خۆی لە خۆیدا لە هەرێمی کوردستاندا لە هەموو شوێنێکی دنیادا بەرپرسیارەتی ئەکەوێتە ئەستۆی ئەو کەسەی کە دەرگای دانوستان داناخات. خۆشبەختانە لە هەرێمی کوردستان سەرۆکی هەرێمی کوردستان تاکو ئێستا دەرگای دانوستاندنی کراوە بووە بۆ هەموو حیزب و لایەنەکان. بۆیە ئەمە دەستکەوتێکی زۆر زۆر گرنگە کە بتوانین کێشەکان بە ڕێگەی دانوستان بتوانین چارەسەریان بکەین. باشە کەواتە یەکێک لە مەهامەکانی سەرکەوتنی ئەم کۆبوونەوە بوو کە تەواوی ڕنگ و نەگە جیاوازەکان لە کۆبوونەوەدا بەشدار بوون. ئەمە سیاسەتێکی حەکیمانە بوو بۆی کە تەنها یەکێتی و پارتی بەرپرسنی لە وڵاتە بەڵکو بەهێندەی ئەمەش حیزبەکانی دەرەوە بەرپرسن لە چاکردنی دۆخی سیاسی و ئابرووی کۆمەڵاتی خەڵک. کەواتە توانی ئەم تێگەشتن لای خەڵک دروستکە ئەمە بە دڵنیاییەوە توانی ئەم تێگەیشتنە لە لای خەڵکی هەرێمی کوردستان لە لای خەڵکی هەرێمی کوردستان ئەو بیڕووباوەڕە دروست بکات لە هەمان کاتیشە. ئەو بڕیارانەی کە لە کۆبوونەوەکانە دراوە بکرێتە کردار. ئەمە تەنها لە ئەستۆی پارتی دیموکراتی کوردستان نییە. دەتوانم بڵێم لە ئەستۆی هەموو لایەنەکاندایە چونکە هەر دەستکەوتێک لە دەستکەوتەکان لە هەرێمی کوردستان بێتە ئاراوە دەستکەوتی خەڵکی هەرێمی کوردستانە. لەبەر ئەوە پارتی دیموکراتی کوردستان هەموو کاتێک هەستی بە بەرپرسیارەتی کردووە لە هەموو کێشەکاندا لە هەموو ناخۆشیەکاندا هەستی بە بەرپرسیارەتی کردووە و دەرگای دانوستاندنی کردووەتەوە خۆی بە بەرپرسیارەتی زانیوە. هیچ کاتێک خەڵکی هەرێمی کوردستانی چۆن ئەڵێ بە تەنیا بەجێ نەهێشتەوە. لەمەدا قوربانی داوە هەموو کاتێک قوربانی داوە بە تایبەتی لە کاتی دەنگداندا لەبەرەوەی کە دۆخی هەرێمی کوردستان بەرەو ئەقارێکی تر نەڕوات هەموو کاتێک پارتی دیموکراتی کوردستان ئەتوانم بڵێم لە چەند کورسێکی خۆی خۆش بووە لەبەرەوەی لایەنەکان ڕازی بکات تاکۆ گرژی و ئاڵۆزی دروست نەکەن. کەواتە بۆچونە ڕاستە کە بەشێک لە کەوادرانی پارتی دەڵێن هەندێک جار پارتی لەسەر حسابی خۆی قوربانی داوە بە قەزەی نەتەوایەتی نیشتیمانی و هەندێک جار ینی ڕوبەڕووی ڕەخنەش بۆتەوە. بەڵێ لە هەموو داهاتوی ژوا دەبێ پارتی ئەکید هەروە دەبێت. ئەکید هەروە دەبێت لەبەر ئەوەی لە هەموو پرۆسە سیاسیەکاندا پارتی دیموکراتی کوردستان پشکی شێری بەرکەوتووە. ئەتوانم بڵێم لە سەرانسەری هەرێمی کوردستان و عێراق حیزبی یەکەمە پشکی شێری بەرکەوتووە. لە کاتی سندوقەکانی دەنگداندا ئێمە بڕوا و متمانەیەکی زۆرمان بە کادر و لایەنگرانی خۆمانمان هەیە بۆیە ئەتوانین دەنگێکی باش بەدەستبێنین. لە هەمان کاتیشە دەتوانم بڵێم لەبەر ئەوەی گرژی و ئاڵۆزی لە هەرێمی کوردستان دروست نەبێت لەبەر ئەوەی کە حکوومەتێکی بنکە فراوان دروست بکەین ئەتوانین زۆر قوربانی بدەن و چەندین لە دەنگەکانی خۆمان بکەینە قوربانی. ئەمەش خۆی لە خۆیدا ئەبێتە هۆی دڵگرانی لایەنەکە ئەندامەکانمان. کەواتە ئەنجامەکە بە سوود و قازانجی پارتی ینی شکاوەتەوە هەرچۆنێک بێ پارتیە چەند زەحیدا بێ بووم بابەتە. بەڵێ هەموو کاتێک پارتی دیموکراتی کوردستان حیزبێکە لە ژێر ئێمە یەک ئاڵا و یەک سەرکردەین. هەموو کە ئەوە وتەی جەنابی سەرۆکە کە ئێمە یەک ئاڵامان هەیە و لە ژێر چەتری ئەو ئاڵایەش دەبێنینەوە. چرا ناخانی دۆخەکە هەرچۆنێک بوو بێ ئێستا نەتیجە گرنگە. ئێستا لایەنەکان لە چوادۆری مێزێک کۆکن لەسەر کۆی پرسەکان یعنی سازان و کۆدەنگی هەیە. یعنی پێت وایە ئەمە بە متمانەوە دەکرێت ئەمە کاتی نابێت جارێکی دیکە ناگەڕێنەوە بۆ ملمانی حیزبی ینی تۆ بە خۆت گەشتبینی بەم کۆبوونەوەنە زۆر گرنگە پێویست دەکات لیژنەی هەماهەنگی و وردبینی و لێ پێچینەوە لە گرفتەکاندا هەبێت. کێشە هەر لە سەرەتاوە چارەسەر بکرێت زۆر باشترە تاکو و گەورە ببێت و ئاڵۆز ببێت و پێمان چارەسەر نەکرێت. باش وڵات بەشتێکی باشی بخستمەوە کەواتە کەڵاگەبوونی گرفتەکان زۆر جار لە ئەنجامی کۆنەبوونەوەی لایەنەکانە. کەواتە بەردەوامبوونی ئەم کۆبوونانە ناو بەناو لێوانی یەکێتی و پارتی تا چەند گرنگە بۆ ئەوەی ئەگەر کێشەیەکە بوو لە جێگەی خۆیدا و لە کاتی خۆیدا چارەسەر بکرێ بۆی نەگەین بە دۆخێکی لەم شێوەیە کە هەبوو. بەڵێ زۆر گرنگە ئەو کۆبوونەوە و دانوستان هەموو کاتێک هەبێت بەڵام لە بیرمان نەچێت ئەمەش لەسەر دەستی بەڕێز کاک نەچیروان بارزانی کە هەموو کاتێک ڕۆڵێکی باشی بینیوە لە یەکخستنەوەی لایەنەکان ئەتوانم بڵێم لە چارەسەرکردنی کێشەکان لە هەمان کاتیشدا کلیری چارەسەرکردنی کێشەکان هەموو کاتێک ئەو
جێگەی متمانەی هەموو خەڵکی هەرێمی کوردستان بووە کە هەر کێشەیەک هەبوو بێ و توبێتیان جەنابی کاک نەچیروان بەشداری کرد تەواوی تر بێگومان خۆی لە خۆیدا ئەنجامێکی باشی دەبێت بەڵام پێش سەردانەکەی بەڕێزیان بۆ شاری سلێمانی وەکو پێشتریش ئاماژەم پێدا توانی لە تەلاری سەرۆکایەتی هەرێم هەموو لایەنەکان کۆ بکاتەوە خاڵە لاوازەکان کەم بوون بەڵام خاڵە هاوبەشەکانمان زۆر بوون خاڵە هاوبەشەکانمان توانیمان باز هەڵ بدەین بەسەر خاڵە لاوازەکاندا ئەمەش خۆی لە خۆیدا دەستپێکێکی زۆر باش بوو زۆر گرنگ بوو بۆ بەڕێز کاگرێ چیروان بارزانی و بۆ ئارامکردنەوەی دۆخی هەرێمی کوردستان کەواتە بۆ ئەوەی ئەم دۆخە سەقامگیریە ئەم زمینە سیاسی کە ئێستا هەیە بۆی بەردەوام بێت و نەتیجەی کۆبوونەوەکان بگا بە شوێنی خۆی تەنها بە یەکێتی و پارتی ئەمە دەکرێت یاخود نەخێر بە هێندەی ئێمە بە ڕێژەی ئێمەش پێویستە لایەنەکانی دەروی پارتی بە تایبەتی ئێستا ئۆپۆزیسیۆن بەراورد بە ڕابردوو جۆرێک لە ڕوویای باشتری هەیە بەرامبەر بە دۆخی سیاسی و تەنانەت ئەوەی لە پێشەکەکە باسم کرد کە ئەمینداری گشتیە گرت و وەک نوێنەرایەتی هەرێم سەردانی بەغدای کردو بۆ پیشاندانی ڕوویای کورد بەرامبەر بە بەغدا ئامادەبوونی ئەوان تا چەند گرنگە هەموو لایەنەکان ئێمە دەبێ هەمومان یەکدەنگ بین تاکو ئێمە یەکدەنگ بین هەموو ئیش و کارەکان لە بەغدا باشتر دەڕوات ئەتوانم بڵێم پێگەیەکی بەهێزمان دەبێت بە بڕوای من وایە هەر یەکە بە پێی قەوارە و سەنگی خۆی هەر حیزبێک بە گوێرەی قەوارە و سەنگی خۆی گرفت و کێشەکانی بەردەکەوێت ئەوان لە ئاستی ئەم مەسئولیەتەدا بەڵام هەمیشە چاوەڕێی دەستپێشخەری لەو لایەنە دەکرێت کە لەسەر ئاستی بەرپرسیارەتی دەرگای دانووسان داناخات ئەمەش زۆر گرنگە بە خاڵی پۆزەتیڤ بۆ هەرێمی کوردستان و پرۆسەی سیاسی دادەنرێت کە جارێکی دیکە ئێمە نەگەڕێینەوە بۆ شەڕی ناوخۆ ئێمە نامانەوێت بگەڕێینەوە سەر ئەو دۆخەنا هەموارەی کە پێشتر هەبووە هەموو لایەنەکان ئەگەر بینە ژێر یەک چەتر هەمومان یەکدەنگ بین هەمومان داوای مافی خۆمان بکەین لە بەغدا بێگومان بەغداش حسابێکی تر بۆ مافی کوردەکە کەواتە دەتوانین بڵین یەکڕێزی ناوخۆ یەکسانە بە یەکڕێزی لە بەغدا هەر دۆخێک لە هەرێمی کوردستان هەبێت ڕاستەوخۆ و کاریگەری لەسەر بەغدا دەبێ علی بۆ یەکدەنگی و گوتاری کورد بێگومان ئەگەر ڕێکەوتنێکی ڕاستەقی نەبێت متمانەیەکی دروستی هەبێت ڕێکەوتنەکە بێگومان ئەو یەکدەنگیە لێرە لەسەر چی کۆکبین دەبێ بەرامبەر بە عێراقیش زیاتر و زۆرتریش ئێمە کۆکبین تۆختر جەخت لەسەر ئەوە بکەینەوە کە ئێمە یەکدەنگین باشە کەواتە ئەم یەکدەنگێ ئەم یەکڕێزیە ناوخۆ دەبێت لەسەر چی بنەمایەک بێ بۆ نمونە بنەماکە بنەمای پاڵپشتیکردنە لە حکوومەتی هەرێم بنەمای چۆنەڵی یەکڕێزیە لەسەر بابەتە هەنووکەیەکان بە تایبەتی ئەوە ڕەشانی کە ڕوبەڕووی هەرێم بۆتەوە لە ئێستا و لە داهاتوودا دەبێتەوە یعنی دەبێت بنەمای ئەم ڕێکەوتن لەسەر چی بێت بۆ ئەوەی ئەم متمانەی دروست بێت لە بەغدایش بێگومان ئەمە داواکاری خەڵک و ئەندام و لایەنگرانی خۆشمانە دۆستەکانمانە کە هەموو کاتێک پێمان دەوترێت داوای یەکڕێزیتان لێ دەکەین لە بەغدا ئەگەر ئێمە لە ماڵی خۆماندا واتە لە هەرێمی کوردستاندا یەکدەنگ نەبین لە بەغداش بێگومان یەکدەنگ نابین بەڵام ئێمە ئەگەر بێت و لە یەک بەرنامە کار لەسەر یەک بەرنامە بکەین هەمومان یەکدەنگ بین هەموو لایەنەکان کۆک بین لەسەر بەرنامەکانمان کە لە بەغدا چۆن داوای ئەو پرۆژە یاسایانە دەکەین کە لە پەرلەمانی عێراق دەنگی لەسەر ئەدرێت ئەگەر ئێمە هەمومان لەسەر لە چوارچێوەی ئەو دەسەڵاتەی کە هەمانە لە بەغدا داوای مافەکانی خۆمان نەکەین هەمومان یەکدەنگ نەبین هیچ مافێکمان دەست ناکەوێت ئەبێ هەمومان یەکدەنگ بین بەڵام هەر حیزبە و پێشم وتی بە گوێرەی حەجم و قورسایی خۆی باشە کەواتە گەشتبینی بەوەی کە ئەم جارە ڕۆحێتی کوردبوون لە بەغدا جیاوازە لە ڕابردوو بە یەک دەنگ بە یەک تیم بە یەک وەرەقی هاوبەش دەچنە پرۆسەی دانوستانی حکوومەتی داهاتووی عێراقەوە
بێگومان زۆر گەشتبینم ئینشاءالله کۆبوونەوەکان بەردەوام ئەبێ خاڵە هاوبەشەکانمان زۆرە لەگەڵ لایەنەکان تاوەکو بتوانین ئەو پرۆژە یاسایانەی کە لە ساڵانی پێشووتریان لە خولەکانی پێشووتری پەرلەمان نەمانتوانیوە ئەو دەستکەوتانە بەدەست بهێنین هیوادارم بتوانین لەم خولەی پەرلەماندا هەموو بە یەک دەنگ هەموو لەسەر یەک پرۆژە یاسای گرنگ بتوانین داوای مافی خۆمان بکەین و مافی هەرێمی کوردستان وەربگرین. هەندێک جا دەوتێت جاکردنەوەی مەلەفەکانی هەرێم و بەغدا لە یەکدی کارێکی خراپە دەبێت بە یەک وەرەقەی هاوبەش هەردوو مەلەفەکە ینی بەم وەرەقا هاوبەش و مامەڵە لەگەڵ حکوومەتی عێراقیدا بکرێت و خۆدوک و کەسێکی بە ئاگا لە دۆخی سیاسی پێت باشە مەلەفانە بەجیا مامەڵی لەگەڵا بکرێ یاخود بە یەک پاکێجی هاوبەش. بێگومان ئەو لیژنانەی کە دانراوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و لەلایەن حیزبی دەسەڵاتەوە ئەتوانم بڵێم ئەو لیژنانە باشتر ئەتوانن وەڵامی ئەو پرسیارە بدەنەوە. بێگومان ئێمە هەموو کاتێک لەگەڵ بەغدا هیچ ناکۆکیەکمان دروست نەکردووە بۆیە هەموو کاتێک هەوڵمان داوە کە بە تەفاهم و هەماهەنگی کێشەکان چارەسەر بکەین. باشە بەڵێ کەواتە بەرنامە ڕوئیاکە بۆ دۆخی ئێستا کە ئێستا ینی دۆخی هەرێم بە جۆرە لە جۆرەکانی ینی مەترسی لەسەرا وەکو سەرکردەی باڵای حیزبەکان بە پارتی بەیەکێتی و ئەم ڕاستی ناشارنەوە دەبێت ئەو لەبێت چی بێت بۆ ئێستا ینی دەبێت فۆکسی لەسەر چی بێت بەرامبەر بە بەغدا پاراستنی قوارەکەیەتی مەلەفی نەوتە بودجەیە پێشمەرگە ینی کامیان گرنگە بۆ ئێمە لامیان زیاتر یەکدەنگی دەتوانێت هەموو ئەمانە بەدەست بخات. بەڵێ ئەگەر ئێمە هەموو حیزبەکان یەکدەنگ بین لەسەر پێکهاتەیەکی گرنگ قسە بکەین هەمومان لەسەر قسەمانی یەک بێ بێگومان بەغدا ناتوانێت هیچ بڕیارێک لەسەر ئێمە تەسبیت بکات. باش ئەم یەکدەنگێ دەبینی ئێستا یانی کەمەوەی لە کۆبوونەوەکان گوزەرا بەڵێ خزمەت بەم قەزە یەکدەنگێ دەکات ینی بابەتی مەلەفی بەغدا بەشێکی سەرەکی بۆ لەم کۆبوونەوەی ئەوەندەی ئاگاداربی حتمەن. بەڵێ تەوەرێکی گرنگ بووە کۆبوونەوەکان وەکو ئاماژەم پێدا بەرەو لە دوای ئەو کۆبوونەوانە کوردستان بەرەو کەنارێکی ئارام ڕۆشتووە هیوادارم ئەو کۆبوونەوانە بەردەوام بن تاکو بتوانین نەتیجەیەکی باشتر ببینین تاکو بتوانین دەستکەوتی باشتریش ببینین. باشە بەڵێ لە دوای کۆبوونەوەکانی پارتیوێکێتی خەڵک چاوەڕێی چی بکات ینی بۆ نمونە ئێستا حتممە باوەدرەکان دەرکەوتۆ لایانی کەم ژینگەیەکی سیاسی ئارام دروست بووە بەڕێکەوتنی ئەعلامی کەم بووەتەوە نەتیجەی گەورە و گرنگ لەم کۆبوونەوانە چی دەبێت بۆ خەڵک ینی بەدەر لەوەی کە باست کرد. بەڵێ موچەکەیەتی باشترکردنی ڕۆژی ژیانێتی کامیانە بۆ نمونە. تەبعی خەڵکی هەرێمی کوردستان ماندوو بووە بە تایبەتی لە شاری سلێمانی ئەو ماندوو بوونە من خۆم لەم شارەدا ژیاوم 4 ساڵ جارێ حیزبێک دروستە بێ لە هەمان کاتدا بە لاڕێدابردنی کارە جوانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان خۆڵکردنە چاوی گەنجەکانمان ئەتوانم بڵێم خەڵک ماندوو بووە لەوەی کە موچەکە زۆر گرنگە لە لای هەموو خەڵکی هەرێمی کوردستان بەڵام بۆچی ئەبێت پێدانی حەقێکی خۆیان بەو شێوەیە بێت بەس ناناخانی بەڵێ منطقی بن بۆ نمونە بابەتی موچە و حکمڕانێکی باش و جێبەجێکنی برارەکانی حکومەت لە زاخۆ تا خانەقین پێویستی بە چەسماندنی یاسا هەیە بۆ نمونە بە قسەی شەفەی بە کۆبوونەوەی لایەنەکان ئەمە دەکرێت یاخود ئەمە بۆ خۆی ڕەنگە هۆکارێک بێ بۆ خێراکردنی پرۆسەکە باشتر ئەوە نیە ئێمە فۆکسمان لەسەر جێبەجێکردنی یاساکان بێت یاساکان تا ڕادەیەک جێبەجێ کراوە ئەتوانم بڵێم جێبەجێ کراوە باشە ڕادەگرم کەواتە ڕێکەوتنی سیاسی یەکسانە بە ڕێکەوتنی یاساییش بۆ نمونە ئەگەر زۆر گرنگە ئەتوانم بڵێم وەکو ئەڵقەیە گوان ئەتوانم بڵێم وەکو ئەڵقەیە گوان بەستانەخان کەواتە کۆبوونەیەک ئەوەندە گرنگ بێ ژیانی سیاسی و یاسایی و تەنانەت ئەمنی و دەرونی خەڵکیش تەمینکە نەدەبوو ئەم کۆبوونەیە زووتر بکرایە ئەم کۆبوونەوەیە یان ژینگەکە لەبار نەبوو یان بۆ چوونەکان زۆر جیاواز بوو بۆ چوونەکان تا ڕادەیەک جیاواز بوو بەڵام بە هەوڵ و
هەوڵێکی زۆری بەڕێز کاک نەچیروان بارزانی توانی لایەنەکان کۆ بکاتەوە و لە هەمان کاتیشدا توانی خاڵە هاوبەشەکان زاڵ بکات بەسەر خاڵە لاوازەکاندا. دڵنیا بین کە ناگەڕێنەوە چوارچێوەی یەکەم؟ دڵنیان من خۆم دڵنیام کە جارێکی تر ئەو بارگرژی و ئاڵۆزیەی کە دروست بووە بڕواناکەم جارێکی تر دروست بێتەوە، چونکە هەر هەوڵ و هەر کۆشێک جەنابی کاک نەچیروان دابێتی بۆ یەکڕیزی بۆ کۆکردنەوەی لایەنەکان ئەنجامەکەی باش دەبێ. من لێرەوە دڵنیاتانەکەمەوە. دوایین پرسیار لەسەر مەلەفی سەرۆکۆماری کەتی پارتی لێک بزیکن ڕێکەوتنیان کردووە؟ لەو بارەیەوە قسە کراوە، بەڵام من ناتوانم ئاماژەی تەواو بدەم، بەس ئینشاءالله ئەو خاڵە هاوبەشەش زۆر نزیکە. ئەتوانم بڵێم هیچ شتێکی وانە ماوە کە گرژی و ئاڵۆزی تێبکەوێ یان تەخیر بکرێت یان چۆن بڵێ کاتێکی بۆ کاتێکی دیاری نەکرا و دوا بخرێت. ئەتوانم بڵێم زۆر نزیکن لە یەکەوە، بیر و بۆچوونەکان زۆر نزیکن لە یەکەوە. ئینشاءالله ئەنجامەکەشی باش دەبێت. نەتیجەی فعلی کۆبوونەوەکان وەکو وتم دەرکەوتووە ئێستا. بەڵێ بەدەر لەوەی کە گوزەرا و کە هەیە ئێستا خەڵک چاوەڕێی چی ترکات؟ من زۆر گەشببینم خەڵک چاوەڕێی کەشێکی ئارام، موچە لە کاتی خۆیدا، ئەوە بژێوی ژیانی هەموو تاکێکی ئەم کوردستانەیە. ئەتوانم بڵێم جارێکی تر ئەو بارگرژیە دروست نابێتەوە و هیواداریشم کە هەموو پرۆسەکان و هەموو یاساکان لە کاتی خۆیان جێبەجێ بکرێت و بە ئەنجامێکی باشەوە. وەک دوایین پرسیارەمە ئاساییە بە کۆمێت هاتووە بۆم هەڵبژاردنەکانی پەرلەمان لە کاتی خۆیان ئەکرێت؟ ئەمڕۆەوەی زانیاری بێت کە من لە هەندێک ماپەڕەکانی بەرچاوم کۆتکە یەکەتی و پارتیە سەر بابەتێش ینی ڕێکەوتون. بەڵێ پارتی دیموکراتی کوردستان لەو ڕۆژەوەی کە بەڕێز کاک نەچیروان بارزانی ئەو ڕۆژەی دیاری کردووە، هەموو کاتێک جەختی لەسەر ئەوە کردووەتەوە کە لەو کاتەدا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێ. بۆیە تاوەکو ئێستش ئەو لایەنەکان کۆگ نەبوون، لایەنەکان نەوەک پارتی دیموکراتی کوردستان هیچ چۆن ئەڵێ بربەستێکی ئەو تۆ نییە کە هیچ بیانوێکی نییە بڵێ دوا بخرێت. بۆیە ئێمە ئامادەین بۆ بەرنامەی پێشوەختەمان هەیە بۆ ئەو وەختەی کە بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان توانیوەتی ئەو ڕۆژە دیاری بکە. بەڵام لایەنەکان لەگەڵ ئەوەدا نەبوون کە لەو ڕۆژەدا ئەو هەڵبژاردنە بکرێت، یان هەندێک گرفت هەبووە کە ئایا بە شێوەی یەک بازنەیی بێت یان بە فرە بازنەیی بێت. لەسەر ئەوە لایەنەکان کۆگ نەبوون و ڕێک نەکەوتون. بۆیە پارتی دیموکراتی کوردستان بڕیاری داوە لەو کاتەوە تاکو ئێستا بە جیاواز لە کێشەکانی تر بتوانێت قسە لەگەڵ لایەنەکاندا بکات بۆ ئەوەی لە کاتی خۆیدا هەڵبژاردننی هەرێمی کوردستان بکرێت. کەواتە ڕێکەوتن دەکرێت بەڵام سەر کات وەستاوە. بەڵێ زۆر سپاس بۆ چلانە نەسرەدین کادری پێشکەوتوی پارتی دیموکراتی کوردستان. سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆ ئێوە، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. دووبارە بەخێر بێت. مەمنون، زۆر سپاس. بینەرانی بەڕێز و خۆشەویست ساتەوەرێکی دیکە بەرنامێکی دیکە با هیوای تەندروستێکی باش و پابەندبوون با ڕێنمایە تەندروستەکان بەختەوە.